ئەمڕۆ لە بازار لە پێنجێن بۆن من تەماتە 250 لە بەغار 250 ینی کێشەکە ئەوە نییە مەسەل تەماتەکەی ئێمە 2 ڕۆژ بێ پاکی کەوت بێ ئێستا سەرەتای پێگەشتنی تەماتی پێنجۆنە ترسمانەیە تا کۆتایی ئەم حاڵت لەبەرەوەی دوێنێ و پێرە 400 دیناری کرد یان چارەسەری ئێمە ئەوەیە گوێمان لێ بگیرێ ئەگەر گوێمان لێ نەگیرێ وەڵی خۆیمە تازە ماڵوێران بووین ئەم سەرجادەی بەرناین ئەبێ ئەوانی ژۆکو ئێمە کەسابەتەکانیان بۆسێ بەخێراتنی هەموو ئەم برافەلەعانیژەکەم یەک بەیەکیان تاک بە تاکیان کە بەدەنگی بانگەوازەکەمانەوە هەمیژیان وەزیفەی خۆیانە کە هاتوونە سەر جادە هەمیان وەکو منوان ڕەنگە من لە زۆرینیان باشتر بم. من داوام وایە لە حکومەت لە وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی کشتتوکاڵ وەرە بێ سەیری ڕزقی فەلاحەکانمان کە وەزارەتی کشتتوکاڵ لە مانگی دووە ئێمە ڕائەکەین قەرزاری دوکانارین قەرزاری هەولێرین قەرزاری بەغاین قەرزاری ساغمەکینەی قەرزاری تاک بە تاکی دوکانەکانی پێنجێن و سلێمانین نەمانتوانێت قەرزەکانمان بگەینەوە ئەو بەربوومانەیە ئێمە پیازمانێت پارە ناکات شوتیمانەیە پارە ناکات کاڵکمانەیە نایکات تەماتەیە پارە ناکات مۆڵەتی 2 ڕۆژمان بۆ وەرگرتون کرد تا 2 ڕۆژ ئەگەرم کێشەیە چارەسەر نەبوو ئەوان حەقی خۆیان و مافی خۆیانە بە هەر جۆرێکی تر بێ داوای مافی خۆیان بکەن لەبەرەوەی سنووری قەزای پێنجێن ڕێژەیەکی زۆر بەرەمی شوتی و تەماتی تایە کە ئەتوانین داخۆی ناوخۆی هەرمی کوردستان پڕکاتەوە لە پێداویستەوە ئێمە من خۆم پەیوەندیمە بە ڕستکاک شاڵا و بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانیەوە کردووە ئەوش لە لای خۆی و نووسراوی ئاڕاستەی ئەنجومەنی محافەزە کردووە و دڵنی خۆی گەیانێتە بەڕێز وەزیری کشتتوکاڵیش کە بۆ مۆزوعاتینەتە سەرخەت. ئەم حکومەتە بێ لەکوێ بێت ئەم پارە بۆ کوێ بن ئەمرن لا عندنا متوانة إسفادة وكات لكنارو لشمشمالو لكركوك ولا هوليرو لسليمانيو ولا باباو لبصراو لهموش لنكانو سرتاويكي